بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی پەیام لە پرۆگرامێکی نوێی کەناڵەکەمانەوە بەناوی جێوار ئەبینە میوانی ماڵەکانتان. جێوار پرۆگرامێکی مێژووی شوێنەواریە ئامانج لە پرۆگرامی جێوار گوزەرێک بە مێژووی ڕابردووی نیشتیمان و سەردانێکی مەیدانی پاشماوە شوێنەواریەکانە تاوەکو لە پرۆگرامی جێوارەوە بتوانین دەواازەیەک بۆ مێژووی ڕابردوو بکەینەوە و سەردانێکی مەیدانی پاشماوە شوێنەواریەکانی نیشتیمان بکەین. بەو هیوایەی ئەم پرۆگرامە ئەوەندە کاریگەری لای بینەرەکانی دروست بکات تاوەکو پاشماوە شوێنەواریەکان و ڕابردووی خۆمان لا گرنگ بێتەوە و ئەو سەروەتە نیشتیمانەی کەوا ئێستاکە لە کوردستانە بەجێماوە لامان گرنگ بێت و بە بایخەوە گرنگی بە پاشماوە شوێنەواریەکان و مێژووی ڕابردووی نیشتیمانمان بدەین. پرۆگرامی جێوار پرۆگرامێکی مێژووی ئەبێت لەسەر هەموو تەواوی پاشماوە شوێنەواریەکانی کوردستان بەبێ جیاوازی. بۆ هیواین بینەری پرۆگرامی جێوار بن تاوەکو لە پرۆگرامی جێوارەوە لە دەواازەی پرۆگرامی جێوارەوە ئاوڕێکی ورتر و زانستیانەتر بۆ پاشماوە شوێنەواریەکانی نیشتیمان بدەینەوە. لە یەکەمین پرۆگرامی جێوارە ئەبینە میوانی قەڵادێرینەکەی دووکان یاخود قەڵاکەی محەممەد پاشای میری مینشینی سۆران. لێرەوە گوزەرێک بە مێژووی دێرینی قەڵاکەی پادشای کوێرە یاخود پادشای گەورە محەممەد پاشای سۆرانەکەین و ئاوڕێک لە مێژووی بنیادنانی و پێک هاتە و هێڵکاریەکە یەکەینەوە. بۆ هیوایەی بینەرمان بن. بێگومان بۆ زیاتر ئاشنابوون بە قەڵا مێژوویەکەی دووکان پێم خۆشە زیاتر لە ڕووی پێک هاتەوە یاخود ئەو هێڵکاری و نەخشەی کەوا بۆ قەڵای دووکان دروست کراوە لە کۆنا لێرەوە باس بکەم و بە خۆشحاڵیەوە ئەمەوێ ئەوە بڵێم لەبەرەوەی پرۆگرامی جێوار لە یەکەمین پرۆگرامی سەردانی قەڵای دووکانی کرد لەگەڵ هاوڕێم و هەروەها برای زۆر بەڕێزمان کاک پەیوەند بەرپرسی بەشی بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پێیام لەگەڵمان هاوسەفەرە بێ مەیدانیان پێکەوە گوزەرێک بەناو قەڵای دووکان ناکەین و پێک هاتەکانی باسەکەین و خۆی بەگشتی پێک هاتی قەڵای دووکان کە قەڵای با بڵێن شکڵێکی چوارسوچە یاخود چوارگۆشەیە لەگەڵ سێ تەبەقی سەرەوە با بڵێن بەشی سەرەوەی قاتی سەرەوەی کاکەوە بانەکەی یەکات لەگەڵ ئەوەشە ئەم قەڵایە لە ڕووی هەڵکاریەوە لە هەر یەکێک لە گۆشەکانیە بورجی نیزامی هەیەکەوە بۆ چاودێریکردن لە کۆنا هەم بۆ بەهێزکردنی بیناکە هەم بۆ چاودێریکردن هاتووە و هیوادارم لەگەڵما بن ئێمە لێرەوە ڕاستەوخۆ مەیدانیان لەسەر هەر پاشماوێکی هەر بەشێک لە پێکهاتی قەڵاکە ئاماژە بە بەشی قەڵاکە دەین هەر لە حەوشەکەی و لە هێڵکاری و لە بورجەکانەوە لەگەڵمان هاوسەفەر بن. خۆشحاڵین بەوەی کە لە داهاتووە ئێمە بینەری بەرنمەیەکی شوێنەوارە بین بە ناوی جێوار ئەمەش گرنگ و بایەخەدا بە ئەو شوێنانەی کە ئێمە لە ڕابردووە هەمانەوە ئێستا وەکو سەرمایەکی گەورەی بەڕاستی سەروەتی نیشتیمانی ینی حیف ئێستا خەڵک زۆر کەم ئەهمیەت بە شوێنەوارە دەیانێ بەڕاستی من سپاسیەوەکەم کە ئەو دەرفەتە دروستەکەن لە پرۆگرامەکان وەحمەیەک و بەرپرسی بەشی بەرنامەکان هەر هیچ نالای خەڵک بڵێن شوێنەوار گرنگە ناڕاستە ئێمە من بەتەکید بە بینەران ئەڵەم لێرەوە پیانەڵەم ئەڵەم لەگەڵ ئەم ڕاستەکی لەگەڵ ئەم بەرنمەیە ئەتوانن ئەو لەحزانی کە لەگەڵ یاژین لە حسەیەکی زۆر خۆش بێت چونکە مامۆستا شوانە بۆ خۆی کەسێکی خوێنەوارەوە ماستەری لە شوێنەوارە هەیە
و بەتەکید ئەو زانیارانی کەی بەخشێ زانیاری زۆر گرنگن بە تایبەتی بۆ بینەری ئێمە توانین جاری ترش بین بۆ ئەم قەڵایە یاخود لەوانەیە لە ڕابردووشە هاتبین بەڵام ئێستا کە جەنابێت باس لە شوێنەوارەکەی و باس لە گرنگی ئەم قەڵاکەی باس لە پێکاتەکەیەکەی باس لە چۆنەڵی ئەو شێواز و ئەو مەهامەیە کە بۆی دروست بووە بەتەکید بۆ بینەر زۆر خۆشە بینەر ئەو بینەری کە پێشتر هاتووە یاخود ئەو کەسێک کە هاتووە دوای ئەم بەرنمەیە من دڵنیام بە دیدێکی ترەوە دێ هیوادارم کەناڵی ئاسمانی پێیان شانسێکی گەورەی هەبێت لەوەی کە ئینشاءالله لەمە بەدووە لە ڕێگای جەنابتەوە ئەبێ بێتەوە بە خاوەنی یەکێک لە بەرنامە زۆر باشەکان کە گرنگی بەو شوێنانە ئەدا کە ئێمە دوجار گەلێکی بێ ئەسم و فەسڵ نین واتە لە مێژوێکی قوڵ و نوێژێکی دێرینەوە هاتوین سوپاس دەکەم مامۆستا شوانە کە جەنابێت ئەوەت قبول کرد کە ئێمە تەکلیفمان لە جەنابەت کرد و ماندوومان کردی لەوەی کە لێرەوە ئینشاءالله بەرنامەیەکمان پێشکەشکەی کە هەموو جارێک بینەری بینوە بتوانین بەهرەمەند بین لێ سپاس بۆ تۆ. جا پێم خۆشە هەر مەیدانیەن لە دەواازەکەەوە کە داغڵە بین گوزەرێک بە پێکهاتەی قەڵاکەیان بکەین بەزە مەوێ شتێک بڵێم بۆ بینەرانیش بەڕاستی بەداخەوە من تقریبا 5 ساڵ بەر لە ئێسەی تەمەەن هاتمە ئێرە لەگەڵ ئەمڕۆیە زۆر گۆڕانکاری لە ڕووی قەڵاکەوە بەداخەوە وێران بووە ڕووخاوە کە ئەمەش خراپ بوو ینی با بڵێن بۆ من دیمەنێکم هەنێ دیمەنم بینی کە وێران بوون بۆ هیوایەن پاشماوە شوێنەواریەکان بپارێزین بەداخەوە هەنێک لە خراپبوونەکان دیارە دەستی مرۆڤ هەنێکیشی کاریگەری سروشتی و ئیهمالکردنیانە لایەنە پەیوەندیدارەکانەوە بۆ هیوایەن قەڵای دوکان ئاوڕی لێ بدرێتەوە چکە بەڕاستی دیوارەکانی بەشێکی زۆری لە پاش پێکهاتەی قەڵاکەی لە مەترسیایە دا پێم خۆش ئێمە هەر لە دەواازەکەەوە کاکتێن هەر لێرەوە تەشریف بەرن زۆر گوزەرێکەکەین بە قەڵاکەیە. تەمان کاکتێن ئەم قەڵایە لە ڕووی پێکهاتەوە یەک دەواازەی سەرەکی هەبوو بۆ چوونە ناو قەڵاکە کە ئەویش ئەکەوێتە بەشی خۆراوایەوە واتە تامان ئێستاکە با بڵێن خودی قەڵاکە پشتی لە زەیەکە لە بەردەمانایە وەکو وتمان پێکهاتەی ئەم قەڵایە لەسەر بنەمای هەر ئامانجی دروستکردنەکەی دروستکراوە سیرەکەین وتمان ئەم قەڵایە بۆ قەڵایەکی چاودێریە و جۆرێک لە جۆرەکان نیزامیان سەربازیە ئەبینین چۆن ئەمە دەواازەکەیە لە کۆنا لێرەوە با بڵێن سەربازەکان ئەگەر هەر لێرە سەرکەین داغڵ بوون با بڵێن ئەو کەسانی چوونەتە ناو قەڵاکەوە هێڵکاریەکەی چۆنە لە هەر یەکێک لە سوچەکانیە لە زاویەکانی بینین بورجی نیزامیمان هەیە و بورجە نیزامیەکانیش مەزاغیلیان تایە ئەو کونەمە تەرەزانەی ئەگەر سەرنجی یابێ ها لە دیوی دەرەوە ئەو چوار گۆشە بچکۆلانانن بەڵام لە دیوی ناوە زۆر ئاسانە توانێت ئێستا ئەمە دەواازەی سەرەکی ئەمە دەواازەی سەرەکی ئاچینە ناو قەڵاکەوە لێرە لە سوچەکانیشەوە چی هەیە بورجی نیزامی هەیە پێک هاتەی قەڵاکە با بڵێن پێک هاتەی دیواری قەڵاکە لە مادەی گەچ یان ساروش با بڵێن جۆر نوعگەچێکمان هەیە نەقسڵە و نانەگەر گەچێکی زبرە بینین زۆر لێرە ئەم پارچەمان هەیە زانی هەستی پێکرێ زبریەکی هەیە لەگەڵ بەردی ناوچەکە ینی شکاندنی زۆر قورسە پاش ئەو هەموو ساڵەیە بۆ 200 ساڵ بەر لە ئێسەی تەمەەن کەچی هێشتا ئەو هەموو بارانە لێ یاوە پاشماوەکەی ماوەتەوە ئێستا زۆر بەهێزە بەڵام ڕەنگە گەچی ئێستاکە گە تۆزی زەختی لێ بکەی ژکێ دیوارەکانیشی بە شێوەیەکی گشتی زۆر سەربازیانە دروستکراون زۆر ئەستورن ینی تەرکیزکە لێرەوە بۆ ئێرە ینی زیاد لە مەترێک و چەند سانتیمێک دیوارەکانی چین ئەستورن ئەمە وەکو تایبەتمەندیەک لە قەڵا سەربازیەکان یاخود قەڵا نیزامیەکانی تر کە دروستەکەی ئەم پێگاتیانەیە و نەخشەکەشی چۆن هەر ئەو شوێنەی کەواز ئێساکە ئەمە لێرەوە داغڵە بین یاخود بینێ ئێرە ئەبینین لە بەرامبەرمان قاعەمان هەیە واتە لە هەر یاکێک لە سوچەکانی یان با بڵێن چوار گۆشەیە هەر گۆشەیەکی قاعەیەکی درێژکۆڵەمان هەیە و هەروەها لە تەنیشا قاعەیەکی تر واتە بە شێوەیەکی گشتی چوار قاعە لە هەر چوار لای دروست کراوە ئەم قاعە درێژانەش کەوا ئەمە دەواازەی بۆ هاتنە ناو بڵێن یەکێک لە قاعەکان و لێرەشەوە ئەگەر هاوڕێیان لێرەوە هاوکار بن ئەبینین کاکتێن سەرنج بە ئەم تەمەەن پێک هاتی قەڵاکە دوو تەبقە واتە دوو قات بووە ئیزافەتەن قاتی دووەمیشی سەقفی هەبووە واتە ئێستا شوێنی دارەڕاکان بەوازحی ئەبینێ بەس دارەکانی ئەها لێرە ئەمامان هەیە ئەمە سەقف بووە ڕاستە ئەو شوێنی ئەمە لێ وەساوین ئەمە ڕۆژ دارەکان بە وەستوریە لێرەوە هەبوون ئێرە شوێنی قاتی دوو هەم بووە و دقیق ئەو شوێنی تۆ لێ وەساوی لێرە ئەمە ئەو ڕێڕەوەیە کە ئەچێتە ناو بورجە نیزامیەکە واتە لە تابقی یەکەم ئێرە سەقفی دەواازەکە بووە کە ئێستا پڕ بووەتەوە واتە ئێرەگەر خاوێن کەیتەوە لەم ڕێڕەوە ئەچیتە ناو بورجە نیزامیەکە یاخود خولە سەربازیەکەی قەڵاکە
ئیزافەتەن ئەمەش دارەڕای قاتی یەکەم بووە واتە لێرە بوەسی تۆ لە قاتی دوو وەساویت لە کۆنایان باڵێن کاتی دروستکردنی و ئەگە تەرکیز بی لە قاتی سەرەوەش دیسانەوە ئەمە سەقفی قاتی دوو هەمە هەتا قاتی دوێمیش سەقفی بووە لەسەر بانیشەوە دیسان ڕێ هەبووە ئەمە ئەگە لێرەوە ئێمە ئەتوانی سەرکەوین بچینە ناو هینەکە هەر دەست ئەگەر لێرە ئێمە بۆ هاتنە ناو قولە سەربازیەکانە واتە بۆ هاتنە ناو قولە ئەمە بۆ چاودێری بۆ چاودێری کراوە لێرەشەوە زۆر هەموو ئەم پێک هاتەیە لە تەواوی غورفەکانە دووبارە بێتەوە یان ئەگە سەرنج بین ئەم غورفانە چیان هەیە وەکو پێک هاتەیەکی بیناسازی تاقیان هەیە پەنجەرەیان هەیە کونەمەترێزیان هەیە و شوێنی دووکەڵکێشیان هەیە واتە و شوێنەی بۆی سەربازەکانی خۆیان تێدا گەرم بکەنەوە و نابێت شتێکمان لەیاد بچێ بەشی خوارەوەی قەڵاکە زۆربەی کات شوێنی ئەماری سەربازەکان بۆ کەلوپەلی سەربازەکان یاخود جۆرێک لە جۆرەکان ئەو پاشماوە زیادانێکەوە هەیان بۆ یاخود لە کاتی پێویستاکەوە وەکو خەزانەیەک هەیان بۆ سوودیان لێوەرگتووە و بەشی سەرەوەی قەڵاکە زیاتر بۆ شوێنی مانەوەی سەربازەکان و ئیدارەی سەربازی قەڵاکە بۆ بە تایبەتیش چاودێریکردن چکەوتمان قەڵایە ئەموری ئیداری تیا ئەنجام دراوەوە ئەو خەڵکانەی هاتوچۆیان کرد و ڕۆشتون لەم قەڵایە ئیدارە دراون و بەگشتی ئەگەر لێرەوە بیت ئەبینین زۆر بە جوانی مەسەلەن ئەمە کاتە قاتی دوی قەڵاکەواتە ئێمە ئێستا لە تاپقی دووهەمین تاپقی دووهەمین پێکاتی دیوارەکەش ئەمە یەکێکە لە دووکەڵکێشەکان کاک پێوت سەرکەی ئەمە شوێنی ئاگردان بووە لە کۆنا ئەمە پەنجەرەکەیەتی ئەوە تاقە لێرە تاقمان هەیە واتە ئەو سێ تیرازی بیناسازی و بینین لە خوارەشەوە داڕاکە زۆر بە جوانی ئەبینرێ ئەمە وازحە بەس حیف ئەبینین پێک چووە هەمووی ڕووخاوە و بەردی ئەو بەردانشی ئەم قەڵایان لێ دروست کردووە بەردی ناوچەکەن واتە بەردی هێنرا و تاشراونین بەردی ناوچەکەیان کۆ کردوێتەوە بۆی ئەو مادەگەچە بێزەبایی دروستیان کردووە لە شێوەی بینایەکی دووقات و لە قاتی سەرەوەژیان با بڵێن تابقی سێم کە سەقفینە بۆ بەڵام دروستیان کردووە بۆ بەتایبەت بورجەکان ئەبینن لێرەوە زۆر بە جوانی بورجەکان ئێساکەش ماونەتەوە ئێرە ئەبێتە ناوەندی قەڵاکەواتە لە دەرگاکەەوە ڕاستەخۆ ئیتە ئێرە بێگومان ڕوبەڕووی ئەم دیمەنە ئەبیتەوە ئەم بەشەی قەڵاکە کە بە باشی ماوەتەوە لەگەڵ ئەو ژێرزەمینە یاخود ئەو جۆرە لە شکلی حوس کاماوەتەوە بێگومان لە کۆنا هەموو قەڵا سەربازیەکان لەبەرەوەی ئەو زەختە زۆرەیان لەسەر بووە پێویستیان بە شوێنی ئەمارکردنی ئەسپاب و وەسایلەکانی خۆیانە بوو لەگەڵ ئەوە شاکرێت جۆرێک لە جۆرەکان بۆ شوێنی حەشاردان جا زیندان یاخود هەر حاڵەتێکی تر وەکو پێداویستێکی قەڵا لێرە هەبووە شوێنی جوگرافیایی قەڵای دووکان یاخود قەڵای محەممەد پاشای گەورەی میری میرشینی سۆران هەڵکەوتەی شوێنی جوگرافیایی ئەم پاشماوە شوێنەواریە ئێستاکە کەوێتە بەشی باشوور و خۆراوای سنتەری قەزای دووکان یان ئەتوانی بڵین بە جۆرێک ئەم پاشماوە شوێنەواری هەڵکەوتەکەی ئێستا لە ڕێگەی نێوان سلێمانی قەزای دووکانەوە گەر لە سلێمانی و بۆ قەزای دووکان بیت تقریبن بە ماوەی 7 کیلۆمەترێک پێش ئەوەی بگەیتە ناو سنتەری قەزای دووکان لە دەستە چەپتا لە کەنار زەی بچووکە پاشماوەی شوێنەواری یاخود هەڵکەوتەی جوگرافیایی ئەم قەڵایە بینی بێگومان لە کۆنا بۆ بنیادنانی قەڵا سەربازیەکان یاخود بۆ دروستکردنی بینا نیزامیەکان شوێنی جوگرافیایی زۆر گرنگ بووە یاخود ئەتوانین بڵێن ڕەچاوکردنی هەڵبژاردننی شوێنی جوگرافیایی یەکێک بووە لە گرنگترین بناغەکانی دیاریکردنی شوێنێک بۆ دروستکردنی قەڵای سەربازی و وەک ئەبینین ئەو بانگراوندەی پشتەوەی من یاخود ئەو هەڵدێرانەی کەوا ئەو تەپەی کەوا قەڵای دووکانی کەوا لە ناوچەی ساردکە یاخود لە بەرزایەکانی تەپی ساردکەی تایە بنیات نراوە ئەبینین یەکێکی تر لەو تایبەتمەندیانەی کەوا ئەتوانین بڵێن قەڵای
دوکان یاخود هەڵکۆتەی شوێنی جوگرافیایی قەڵای دوکان شوێنێکی استراتیژی زۆر گرنگ بووە لە کۆنیش و لە ئێستا شابیرین بۆ ئەوەی کەسێک بە ئاسانی بێوێ بگاتە دەستی بگاتە ئەم قەڵایە بێ ڕێگایەکی زۆر دوور و درێژ ببڕێ لە پشتەوە بتوانێت بگاتەوە بۆ قەڵای دوکان ئەبینی شوێن جوگرافیایەکەی لە بەرزایی ئەو هەڵدێرانەیەکەوە ئەڕوانێتە سەر زەی بچووکەوە شوێنی جوگرافیایەکەی استراتیژەتێکی زۆر گرنگی هەیە و لە کۆنیشا هەر بە ئامانجی ئەو گرنگی شوێنە جوگرافیایەکەی کە ئەم قەڵایە بنیات نراوە. بەڵێ ئەو پاشماوە شوێنەواری کەوا ئێستاکە ئێمە لێوەساوین بە قەڵای دوکان یاخود قەڵای ساردکە ئەناسرێ لە مێژوودا هەر پاشماوێکی شوێنەواری یاخود هەر شوێنێکی شوێنەواری کە بۆ ئێمە بەجێماوە بە ناوێک ئەناسرێ بۆ ناسینەوەی ئەم پاشماوە شوێنەواریە یاخود بۆ ئەوەی بزانین ئێرە چی پێوترێ بە قەڵای دوکان یاخود هەنێکی ژاریش بە قەڵای پادشای کوێرە قەڵای پادشای گەورە یاخود میر محەممەد پاشای گەورەی میری میرشنی سۆران ئەناسرێ و لەبەر ئەوەی کەوا لە ڕووی شوێنی جوگرافیشەوە لە ناوچەی تەپی ساردکەیە زۆرجار بەم قەڵایە وترێ قەڵای ساردکە. بێگومان ئەچینە هەر شوێنێکی شوێنەواری هەر پاشماوەیەکی شوێنەواری کەوا بینین هەمیشە دوو پرسیار ڕوبەڕووی دوو پرسیارە بینەوە مێژووی ئەم شوێنە ئەگەڕێتەوە بۆ چ سەردەمێک یان هۆکاری دروستکردنەکەی بۆچی بووە. بێگومان قەڵای دوکان یاخود قەڵای محەممەد پاشا میری میرشینی سۆران مێژوەکەی لە نێوان ساڵانی 1913 بۆ ساڵانی 1936 کە ماوەی فەرمانڕەوایی محەممەد پاشای میری میرشینی سۆرانە بێت لەو ماوەشاکەوە لە بەغدا والی بەغدا و کاتە داوت پاشا والی بەغدا کە لە ساڵانی 1916 تا 1934 لەو کاتەیە والی بەغدا بێ وەکو فیتنەیەک وەکو دەستێکی دەرەکی میرنشینە کوردیەکان بە یەکدا ئەدات و هەروەها شەڕ و پێکدادان لە نێوان میری میرنشینی سۆران لەگەڵ میری میرنشینی بابان کە ئەو کاتە مەحموود پاشای دووهەمی بابان میری میرنشینی بابانە بێت لە نێوان ساڵانی 1916 بۆ 1934 لەم ماوەیە لەم 200 ساڵی بەر لە ئێسەی تەمەنا میرنشینە کوردیەکان بەداخەوە لە نێوان خۆیانە شەڕێکی خوێناوی دروستە بێت لە ناوچەی قەمچۆغی کە چەند سەدمەتریەک لە ناوچەی بنیادنانی ئێستەی قەڵاکەوە دوورە شەڕێکی خوێناوی لە نێوان میرنشینی بابان و میرنشینی سۆران دروستە بێت کە ئەمەش بەداخەوە لە مێژوودا هەمیشە میرنشینە کوردیەکان بەهۆی ئەو دەسە دەرەکیانەی کەوا لە دەسەڵاتدارانی خارجی خۆیانەوە زەختیان لەسەر کردووە شەڕێکی خوێناوی لە نێوان ئەم دوو میرنشینەیە دروستە بێت و لە نێوان ساڵانی 1934 پاشەوەی کەوا لە ناوچەی قەمچۆغی شەڕێکی خوێناوی لە نێوان بابانەکان و سۆرانەکانە دروستە بێت بەهۆی تەداخلکردنی پیاوانی ئاینی و بەهۆی ڕیشسپیانی ناوچەکە ئەکەونە نێوان ئەم دوو میرنشینە و ئەم دوو دەسەڵاتدارەتە کوردیەوە بۆ ئەوەی بتوانن ئاشتیەک بەرپا بکەن بۆیە لە ساڵانی 1934 تا ساڵانی 1936 کە کۆتایی بە شەڕەکە دێت و لەو لاشەوە کۆتایی بە دەسەڵاتی ئەو دوو میرە دێت میرەکان گۆڕانکاریان بەسەرادێ ڕێک دەکەون و هەروەها لەو ڕێککەوتنەی لە نێوان میرنشینی سۆران لەگەڵ میرنشینی بابانە دێتە کایەوە ڕێکەوتنامەکە لەسەر 4 خاڵ یاخود 4 بەند دەبێت لە بەندی چوارەمی ڕێکەوتنامەکە بۆیان هەیە میرنشینەکان لە نێوان سنووری خۆیانە قەڵای چاودێری دروست بکەن لەو کاتەوە لە سەردەمی میرنشینی سۆران و بابان زەی بچوو کە ئەکەوێتە بەردەمی قەڵای دوکان کەوا لە خوارەوەی ئەم قەڵایەوە زۆر بە جوانی ئەبینرێت سنووری نێوان جیاکەرەوەی دەسەڵاتی میرنشینی سۆران و میرنشینی بابانە بێت لەو کاتەوە لەسەر بنەمای ئەو ڕێکەوتنی نێوان میرنشینەکان قەڵای چاودێری لە نێوان سنووری دەسەڵاتی بابان و دەسەڵاتی سۆران یان میرنشینی سۆرانە دروستە بێت بۆیە قەڵای دوکان مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی محەممەد پاشای یاخود ساڵانی 1913 کەوا ئەو دەسەڵاتی دەست پێ دەکات تا ساڵانی 1936 وە بە تایبەتی لە ساڵانی 1934 ئەم قەڵایە بنیات ئەندێ بەڵام ئاماچ لە بنیادنانی یاخود هۆکاری دروستکردنی ئەم قەڵایە لێرەیە قەڵایەکی چاودێری سنوورەکانی نێوان میرنشینی بابان لەگەڵ میرنشینی سۆرانە بێت کە بەداخەوە 200 ساڵ بەر لە ئێستەی تەمەن ئێرە سنووری نێوان دوو دەسەڵات و دوو دەوڵەتی دوو میرنشینی کوردیە بێت بەو هیوایەن ئیتر سنوورەکانی ناو کوردستان بەو شێوەیە نەمێنەوە ئێستاکەش ئێرە لە یازان نەبێتە جۆرێک لە سنووری نێوان دوو دەسەڵاتداری کوردی بۆیە لە کۆنەوە بەشێکی زۆری پاشماوە شوێنەواریەکان کەوا لای ئێمە ماونەتەوە ئێستاکەش بەردەستن گەواهیدەری جۆرێک لە مێژوون کە ئێمە ئەبێ هەوڵ بدەین یاخود ئامانج لەم پرۆگرام و لە خوێندنەوەی ئەم بابەتە مێژویانە بۆی بێت چاو لەوان بکەین ئیتر سنوورەکانی کوردستان فراوانتر لەو سنوورانە بن لە دیدگای میر و دەسەڵاتدارەکانەوە هەبن بۆیە لێرەوە ئەتوانین بەپێی ئەو سەرچاوانەی کەوا باس لە بنیادنانی قەڵای دوکانەکرێ
مێژوەکەی لە نێوان ساڵانی 1930 تا 1936 کەوا دروستەکرێت لە سەردەمی محەممەد پاشای میری میرشینی سۆران کەوا هەنێکجار بە محەممەد پاشای گەورە یاخود بە محەممەد پاشای کوێرەش ئەناسرێت و هەروەکو وتیشمان بۆ تەئەکیدکردنەوە ئامانج لە دروستکردنی ئەم قەڵایە یاخود ئامانج لە دروستکردن و بنیادنانی قەڵای دووکان وەکو قەڵایەکی چاودێری کە لە پێکهاتەکەشا کە ئێستا باسیەکەین یان دواتر بە گوزەرێک بەناویا بکەین ئەوەندەیتر ئەو پێکهاتە بیناسازیانەی کەوا لە قەڵایەکی چاودێری پێویستەوە بە تایبەتی ئەو شوێنە جوگرافیایی کە وتمان لە شوێنێکی هەڵدێر و زۆر بەرزە ڕاستەخۆ تەواوی ئەو ڕێگایانەی ئێستاکەش کە لە سلێمانیەوە بۆ دوکان یاخود لە دوکانەوە بۆ سلێمانی یاخود لە ناوچەکانی ترەوەکەوا بێرە یا گوزەریان کردووە ئەم قەڵایە کۆنتترۆلی دەکات یاخود زۆر ئاسانی کەسێک لە ڕێی چاودێریکردنەوە لە ڕێی بورجەکانی ئەوتوانێت تەواوی و هاتوچۆی ئێستاکەش هەیە زۆر بە ئاسانی بتوانێت کۆنتترۆل بکە و لە کۆنیش ئامانج لە دروستکردنی ئەم قەڵایە بۆ چاودێریکردنی سنوورەکان و هاتوچۆکردنی نێوان ئەو بازرگانانە یاخود ئەو خەڵکانی لە نێوان دەسەڵاتی میرشینی سۆرانەوە بۆ لای بابان یاخود لای بابانەوە بۆ لای سۆران گوزەریان کردووە. لە کەنار زەی بچووک و لە قەڵای دوکان جێواری ئەم جارەمان جێ هێڵین و تا جێوارێکی تر بەخوای گەورەتان نەسپێرین بە هیوای مێژوێکی ڕوون بۆ کوردستان و داهاتوێکی گەشت هەر شاد بن.